بەڵێ سڵاتان لێبێت بینێرانی زارەی کرمانزی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانین ئەوەی لە پشتیمنەوە دیارە هاتنەوەی کۆمەڵێک یاریزانی یانی تایکواندۆن دوای ئەوەی کە بەشداریان کرد لە پاڵەوانەتیەک لە وڵاتی کۆریا یەک لەو بەشداربووانەیە کە بەشداریان کرد و کۆمەڵێک لە یاریزانانی ئیدارەی سەربەخۆ سۆران بوون کە پێک هاتبوون لە دوو ڕاهێنەر و دوو یاریزانی یاری تایکواندۆ دوو لەو کەسانە پلەیەکی باشیان بەدەستێناوە و ملوانکەی زێڕوزیویان لەمەر کرد لەو شوێنێک کە بەشداریان کرد ئەو کە جیالەوە لە هەفتەی ڕابردوو لە هەرێکە لە بەریتانیا و لە عێراق و لە کۆریا و لە کەرکووکیش کۆمەڵێک یاریزانی ئیدارەی سەربەخۆ سۆران لە کۆمەڵێک لە یاریە هونەرێ جەنگەکان بەشداریان کرد و ئاستێکی بەرزیان پێشکەش کرد ئەوەی ڕوونە ئاستی وڵاتان بووە لەسەر ئاستی جیهان بووە بەڵام ئەوەی لە ئیدارەی سەربەخۆی سۆران بووە چوار لەوان کە بەشداریان کردووە دویان بوونە خاوەنی مەدالیا ئەو دیارە لەلایەن خانەوادەکانیانەوە لەلایەن هاوڕێی دۆستەکانیانەوە بە چەپکە گوڵ پێشوازیان لێ دەکرێت ئەوەی لە دیمەنەکان دیارە دوو ڕاهێنەرن لە یاری تایکواندۆ و هاوکات دوو یاریزانی ئەمیانەیش کە بەشداریان کردبوو لە وڵاتی کۆریا بەڕێوە چوو ساڵانە لە مانگی تەمووس لە ئەم یاریە لە وڵاتی کۆریا بەڕێوە چێ بە بەشداری چەندین وڵاتی جیهان لەسەر ئاستی عێراقیش بە پێی زانیارەکان 9 کەس بەشداریان کردبوو لەسەر ئاستی ئیدارەی سەربەخۆ چوار لەو گەنجانێک کە بەشداریان کردبوو دویان سەرکەوتنی باشیان بەدەستهێنا ئەوەی دیارە پێشوازیکردنە لەلایەن دۆست و خزم و کەس و کاریانەوە کە لە 20 مانگی ڕابردوو مانگی تەمووس بەرەو کۆ بەڕێکەوتن و ئاوکات 25 مانگ بەشداریان کرد و پاڵەوانەتێکە چەند ڕۆژێکی خایاند و لەسەر ئاستی جیهان لە ئێستاش لە بەشێک لە خزم و کەسوکارەکانیان لە گەڕانەوەیاندا لە بە گۆڵ پێشوازان لێ دەکەن و هاوکات چەپکە گۆڵی و دیاریان پێشکەش دەکەن دەمەوێت لە نزیکەوە خۆیان بدوێنم لەوە دیارە مامۆستا پشتیوان سڵاوەت لێ بێت و بەخێر بێنەوە لەسەر ئاستی ئیدارەی سەربەخۆ سۆران هەروەک دیارە چوار کەس بەشداریان کرد یاریەکە چەند وڵات بەشداری کرد بوو جیالەیەوە کە چیتان بەدەستهێنا لە وڵاتێک کە بەشداریتان کردبوو و لە کۆی ئەو چوار کەسێک کە بەشدار بوون چەندتان مەدالیای زێڕوزیبتان بەدەستهێناوە سپاس لە بەزاری کرمانزی دەستان خۆشبی سپاس دەبۆ هەموو برایە بەڕێزانەی کە هاتینێرە 56 وڵات بەشداری کردبوو ساڵانە بەو شێوازەی بەشداری دەکرێت الحەمدولیلا ئەمە 4 کەس لە سۆران چوو بووین لەو 4 کەسەی بەداخەوە مامۆستا وشەن کە تووشی پێکان بوو دەستی شکا کاکە ئامەد نەتیزەی نەهێنا کاک بنیامین لە بەرگەشی توانی پلەی یەکەم بەدەستبین لە بەرگەشی توانی پلەی چارەم بەدەستبینیتن زۆر قورس بووم ئەمنیش الحەمدولیلا توانم لە 2 بەرگە بەشداری بکەم لەو 2 بەرگەش هۆریشان دووەم هێنا بەداخەوە ئەزمونم نەبوو لەگەڵ کەسە لە یەک مستەوای بووم بەڵامەشینێ ئەو لە بەرگەچی کە زانیاری هەبوو دەیزانی چی دەکاتن بە پۆینت بە پێشە من کەت دیارە لەو چوار کەسە بۆ یەکەمین جار لەسەر ئاستی ئیدارەی سەربەخۆ سۆران چوار کەس بەشداری دەکەن پلانتان چێ بۆ ساڵانی داهاتوو بە فراوانتر بەشداری بکەن لە یاری هونەرە جەنگەکان لە وڵاتان کە ساڵانە بەڕێوەچن سپاس ئێستا ئینشاءڵڵا ساڵی ئایندە بەئیزنی خوای گەورە پلانمانەیە خەڵکەکی زیاتر کەستا ئەزموونەکەمانەیە لەوێندەر دەزانین چی دەکەین پلانمانەی لە ساڵی داهاتوو تەڵەبی زیاتر بێن ئینشاءڵڵا خوا یار و یاوەر بێت و بە پشتیوانی هەموو لایەکیش ئاستی جەنابەت لە چ جۆرە یاریەک توانیت پلەی یەکەم بەدەستبێنی هەڵبەتە دەستخۆشیتان لێ دەکەم بۆ پێشوازیە بەڕاستی کارێکی زۆر قورسیش نەبوو بۆ من چونکە بن بۆ ماوەی 1 ساڵ بوو تەمرین لەسەر دەکرد کە توانیم پلەی یەکەم بەدەستبێنم لە وڵاتی کۆریای باشوور لەسەر ڕاستی 56 وڵات ئەوەی کە جەنابەت توانیت پلەی یەکەم بەدەستبێنی یاریەکە لە چاو ئەو یاریزانانەی کە لە ئاستی جیهان بەشداریان کردبوو چۆن بوو؟ وڵی بڵێم چی زۆر قورسیش نەبوو بەڵام
ئەوە بکە توانین پلەی یەکەم بەدەست بێنم زۆر سپاس. پێشتر گفتوگۆیەوە هەبوو بەبێ زانیاریەکانی مە جەناب بچووکترین یاریزان بووی کە بەشداریت کرد بوو لە وڵاتی کۆریاش جەناب بە بچووکترین یاریزان بەشداریت کرد و توانی پلەی یەکەم بەدەست بێنی بچووکترینیشی تێدا و بەڵام لە ئاستی منە لە ئاستی من بەڵێ من بچووکترین یاریزانم کە بەشدارم لەو پاڵان تێدا کرد بوو. پلانتان چێ بۆ ساڵانی داهاتوو دەتانەوێت بە شێوەیەکی دیکە بە فراوانتر کاری لەسەر بکەن و پلانت چیە بۆ وەرزشوانانی دیکە لە جۆرە وەرزشەکانی دیکە کە لە ئیدارە سەربەخۆ سۆران بتوانن لەسەر ئاستی جیهان و یاری بکەن. پلامان ئەوەیە کە بتوانین ئەگەر پاڵ پشتمان بکرێت بۆ ساڵانی داهاتوو بەشداری لە پاڵانتی زیاتر بکەین و بتوانین هەڵە کوردستان هەر لە پلەی یەکەمدا ببینینەوە. یەکێکی یا لە بەشداربووانی یاری تایکواندو کە لە وڵاتی کۆریا باشوور ئەنجام درە مامۆستا هۆشەنگە ڕاهێنەر هۆشەنگ سڵاوت لێبێتەوە کاتت باش لەسەر ئاستی جیهان چوار یاریزانی دارێ سەربەخۆ سۆران بەشداریان کرد لە وڵاتی کۆریای باشوور ئەو هێز و شیانە و بەهێزیە ئەو پلانی ئەوتاندا نابوو کە لەو چوار کەسانەدا سەرکەوتن بەدەست بێنن بەڵێ بە تاکید هەر واماندا نبوو کە بەڕاست خۆشە ئەو برادەرێکی کەشمە کە ئامەد عەبدولحەکیمیش بوو بەس بەداخەوە لە تەمەنی چۆش سەر و هەژدە ساڵ کە چۆ سەر و هەژدە ساڵی زۆر قورستە بوو ئەم کا لێرە بەڕێکەوتین ترسی ئەوەم هەبوو گوتمە هەردوو یارزانەکانی من دەبنە ڕکابەری یەکتر حەقەت خۆشە ئەویش بەداخەوە کە لە هەردوو برگەکانیدا لێشیدا بەڵام سەختی پاڵۆنتیکە وای کرد نەتوانێتن نەتیجە بینن بەڵام هەرچەندە لە چۆ فینال یعنی خۆی گەهاندە فینالەکان لە دە نەفەر یەکەمەکان ئەوەی جەنابەت بەشدارت کرد بەڵام دەستت پێکان تووشی پێکان بوویت و ئەوەی ڕوون نییە ئەمەوەی بیزانم لەسەر ئاستی جیهان چوار یاریزانی ئیدارەی سەربەخۆ سۆران بەشداریان کرد لە کۆی نۆ یاریزانی عێراق ئەوان چۆن سەرکەوتنیان بەدەستینا جیا لەوانە ئیدارەی سەربەخۆ سۆران حقت خۆشە ئەو برادرانی خۆمان یەکیان لەوان مامۆستا هەموو کە لە دوو بەرگەدا بەشداری کرد دوتوان لە هەردوو بەرگەکاندا میدالیا زێ بەدەستبێنن بەڵام ئەوە 9 ساڵە ئەو لەو پاڵەوانتەدا بەشداری دەکاتن ئەوەی کە ئەمە کردمان لەم پاڵەوانتیا حقت خۆش بووە یەکەم جار بوو لە مێژوودا لە فەریقێک لە ئیدارەی سەربەخۆی سۆران بەشداری پاڵەوانتێکی ئەوە بەخۆت بکاتن لە ئاستی جیهان بیتن و بچیتن بە چوار میدالیاش بگەڕێتەوە ئەوە بەخۆ نیشانەی ئەوەیە کە ئەمە شان بەشانی وڵاتەکان یعنی چێبرچێ دەکەین جگەلەوەی کە هیچ ئەزمونێکشمان نەبوو لەم پاڵەوانەتە یعنی بۆ یەکەم جار بوو بەسپاس بخوا گەورە توانیمان بە چوار میدالیا بینەوە بۆ ناو ئیدارەی سەربەخۆی سۆران ساڵانی داهاتوو پلانتان چییە وەکو وەرزشوانانی یاری هونەرە جەنگەکان کە بەشداری بکەن لەسەر ئاستی جیهان و جیا لەوەش دەمەوێت ئەوش بزانم پێکانەکەی تۆ لە کەیەوە بوو و هاوکات هیچ بەشداری هیچ لە یەکێک لەوانت کرد لەوانەی کە لەو بەرگانێک کە تێدا بەشداری کرد یاریزانەکانی دیکە بەڵێ هەردوونیەتمانەوە ئینشەڵا ئەو ساڵی داهاتوو یعنی بگرە بە فەریقەکی گەورەتر بچینەوە بە ئەزمونێکی زیاتر دەچینەوە بە ڕاهێنانی باشتر دەچینەوە چونشی ئەوە دەستکەوتەکەی نامە زادەی بیپارێزین هەتا ئێستا کە ترسمان نەبوو بەس لەوە ترسمان هەیە کە ئەو دەستکەوتەمان بڕواتن دەی پێداگر بین لە سەوەی زیاتر خۆمان هەوڵ بدەین کە ئەو دەستکەوتەی پارێزین و بگرە زیاتریش بکەین دەینا بەشی پێکانەکان حقت خۆشە ئەوەی کە تۆ ئێستا مەسەن لە تەلەڤیزیۆن دەبین مەسەن کە تو کاشێک دەشێنی کاشەکە ستانداردێکی جیهانیە ئەوە نیە کە تۆ بچی مەسەن بۆ خۆت کاشێک بینی لە بازاری بین بشینی ئەوە نیشانەیەوەی کە مەسەن ئەوەی کە نەکەم چەندانی وەچی من تووشی پێکان بوون ئەوەش بگرە لە سەختی کاشەکان و قورسی کاشەکان و ستانداردی زیانی کاشەکانە بڵێ خەرجی و مادی معنەویەکان تا چەند کاریگەری لەسەر ئێوە هەبوو کە بتوانن سەرکەوتن بەدەست بێنن حقت خۆشە زۆر سپاسی نووسینگە ڕێزا جەنابی شێخ بابۆ دەکەم یعنی بەهاناومان هات خەرجەکەی لە ستۆی خۆی گرت ئیدارەی سەربەخۆی سۆران باماشەوە یەک کۆمپانیای گەڕەوان بوو کاک ئومێد میرەحمەد بوو ئەوان شاوکاریە کردین بەڵام ئەوەی کە جەنابی نووسینگە ڕێزا جەنابی شێخ بابۆ کردی حقت خۆشە یعنی شتێکی وهای کرد کە ورە تینێکی زیاتری پێبەخشین ئەو میدالیانە بە ئیوی دەزان نەک بەی خۆمان حقت خۆشە سپاسی جەنابیان دەکەن سپاسی ئێوەش دەکەین وەک بەشداربوویەک لە یاری هونەرە جەنگەکان لەسەر ئاستی جیهان بەگشتی کەش و هەوای کۆریای باشوور چۆن بوو جەنابەت یاریزانێکی ئیدارەی سەربەخۆی سۆران بووی بەشداریت کرد سەرەتا بەخێرهاتنی کەناڵەکەتان دەکەین ئێمە وەکو ئیدارەی سەربەخۆی سۆران چوار کەس بەشدار بووین لە پاڵەوانتی هەرمەدانگی نێودەوڵەتی لە ناوەندی تایکواندو جیهان لە وڵاتی کۆریای باشوور ئێمە فەریقەکەمان چوار کەس بوو سپاس بخوا کە مامۆستا پشتیوان لە دوو بەرگەدا پلەی دووەمی هینا و کاک بنیامین پلەی یەکەمی هینا و بەخێرهاتن بۆ ساڵانی داهاتوو پلانتان چییە وەکو یاریزانانی یاری هونەرە جەنگەکان دەتانەوێت بە شێوەیەکی باشتر بە ئەدایەکی جیاوازتر بەشدار بکەن
والله هیوادارم لە ڕووی مادی و معنەویە پاڵپشتی بگرین بۆ ئەوەی ساڵانی داهاتوو پلەی باشتر و بەنرخی بەدەست بێن و ئاڵای کوردستان هەر بەرزکەی لە وڵاتی کۆریا بە بەشداری زیاتر لە 50 وڵات ئەو هاوڕانەی کە لە سنووری دارەسەر بە خۆسۆران بەشداریان کردبوو هەستێکی چۆن بوو کە بە ئاڵای پیرۆزی کوردستان لەسەر شتەیەک توانیتان مەدالیا زێڕوزی لە مل بکەن هەستێکی زۆر خۆشە کە توانیمان 4 مەدالیا بینی لە دەربەر ئیدارەی سەربەخۆی سووران مەدالەیەکی گۆڵد و 2 سیلڤەر و 1 بڕۆز توانیمان بەسەر ئاڵای مالیزیا و ئەمریکا و ئیران سەر بکەین و ئاڵای کوردستان بەوەرزی ڕابن. زۆر سپاس بڵێ ئەوەی لە دیمانەکان دیار بوو هاتنەوەی کۆمەڵێک یاریزانی یاری تاکواندۆ لە ئیدارەی سەربەخۆ سووران بوو دوای ئەوەی کە لە 25 تەمموزی مانگی ڕابردوو بەشداریان کرد لە پاڵەوانێتی کە ساڵانە لە وڵاتی کۆریای باشوور ئەنجامەدرێت ئەوەی ڕوون بوو لەو 4 یاریزانانە کە دوانیان ڕاهێنەر بوون دوان قوتابین بوون لە یاری تایکواندۆ توانیان دوو لەوان پلەی دووەم و هاوکات پلەی یەکەم لە چەندین بڕکەی جیاواز و زۆر بەدەست بێنن هەروەک میوانەکان ئاماژەیان پێدا کە لە بەشێک لە بەرگەکان توانیان بەسەر وڵاتانی ئەمریکا و هاوکات مالیزیا و کۆمەڵێک وڵاتی دیکە سەر بکەون و ئاڵای پیرۆزی کوردستان لە کۆریا باشوور بەرز بکەنەوە ئەوەی دیارە بەشداربووانی جیالە و یاری تایکواندۆ لە هەفتەی ڕابردووش لە هەرێکە لە بەریتانیا و لە عێراق و لە تورکیا و هاوکات لە دوبەی بەشێکی زۆر لە گەنج و لاوانی ئیدارەی سەربەخۆ سۆران لە یاری هونەرە جەنگەکان بەشداریان کرد و ئەوەی ڕوون بوو بەشی زۆریان کە ئاستێکی بەرزیان پێشکەش کرد و توانیان پلەی یەکەم و دووەم بەدەست بێنن ئەوە دیارە کە وەک میوانەکەم ئاماژە پێدا هەبوونی پاڵپشتێکی باش بۆ ئەوان و هاوکات خەرجی مادی و معنەوی بۆ ئەوان دەریچێکی باش دەبێت بۆ ئەوەی لە ساڵانی داهاتوو بە پلانی تۆخمەتر بەشداری بکەن لەم پاڵەوانە تێنەکە لەسەر ئاستی جیهان بەڕێوەچێت.